چیرۆکەکانی ئاسمانی. بەشی زەم، گریانی منداڵی ساوە. ئای کۆتاڵم هەیە، کۆتاڵی زۆر باش، پارچەم هەیە، پارچەیان هێناوە بۆم، زۆر جیاوازی هەیە لەگەڵ هینەکەی دوێنێ. گۆزە بۆ خواردنەوەی ئاوی کە لە تەزەن، گۆزە. سڵاو براکیان، ئیدی تاقەتم نەماوە، کوتم بێمە لای تۆ. چی بووە ئامێنە؟ بەوە پەرێشان و ناڕەحەت بووی ئەمڕۆ؟ دەتەوێت چە بێ؟ برسین، بێپارەین، بێجارەین، ئیدی لەوە خراپتر. بڵێ بزانم ئەی ئەبوو ژاسم چی دەکات؟ خانە نشین بووە، تەنیا نوێژ و دۆعا دەکات، لە مزگەوت دانیشتووە تەنانەت کار ناکات. جاخۆ ئەوە نابێ، وەرە بڕۆین. دەی خوشکە، تۆ بڕۆرەوە بۆ ماڵ، من خۆم قسەی لەگەڵ دەکەم. یا ربی تۆبە تۆبە تۆبە، خدایە تاعەتم قبولکە، خدایە لە گوناهانم خۆش بە، خدایە دڵڕەچم مەکە و بە تەنیا بجێمەهێڵە، خدایە خێزانەکەم بە تۆ دەسپێرم، ئاگاداریان بە، خدایە ڕزق و ڕۆزیمە زیاد بکە و عەزابی ئاگری جەهەنەم دارێ جاسم، مەگەر تۆ ژن و مناڵت نییەکەوە لێرە دانیشتوویت و خەریکی دۆعاکردنی. نا تەنیا عیبادەت عیبادەت عیبادەت. دەی خۆ کەس ناڵێ عیبادەت مەکە، بەڵام ژیانی ژن و مناڵەکە دابین کە ئارێ کەس بێ داهاتێک. تۆبە دەکەم، دەڵی من نوێژەکەم وەلانێمە و کات بڕۆم بە دوای پارە؟ نوێژەکەشت بکە و بە دوای ڕزق و ڕۆزی ژن و منداڵەکەشدا بڕۆ. من ژن و منداڵەکەم بە دەستی خوددا سپاردووە. سڵاو ئەبوو هێشام، چۆنی برا؟ عەلەیکە سڵام براکیان، خراپ نیم لەسەر ئیزنت. بەڵام ئەمە ڕێگایەکی چاک نییە گرتوتە پێش. سەلامون عەلەیکم، لێرە چ باسە؟ سەبرکەن، هۆشام هات، بەخێر بێ بۆ لامان هۆشام. ئەو هەرایە چێ دەیکەن، لێرە چ باسە؟ ئەبوو حەشام، ئەم حەشیمەتە دەڵێن من نوێژەکانم تەرک بکەم لەبەر ڕزق و ڕۆزی ژن و منداڵ. ئەوان دێن هەوێ نوێژەکە تەرکەی؟ ئەمە شتێکە کە ئەوان دەڵێن. ئێمە کەی وتومانە نوێژەکە تەرکە، دەڵێن نوێژ بەجێی خۆی، کار و کاسبیش بەجێی خۆی، مەگەر خراپ دەڵێن. من ژن و منداڵەکەم بە خوددا سپاردووەوە لێرە عیبادەت دەکەم. برا من باش تێ نەگەیشتم، یعنی ئەگەر منداڵەکەت برسی بێ و لە برسان بگری تۆ دیسانیش دەست لە نوێژکردن هەڵ ناگرم. نوێژەکەت کورتیش ناکەیتەوە؟ نا کەوایە ئیزندەن بەسەر هاتێکتان لە حەزرەتی ڕەسوڵ بۆ بگێڕمەوە کە خۆشم تێدا بووم.
ئەم بەسەر هاتە چەند ساڵ لەمەوبەر لە کاتی ژیانی حەزرەتی ڕەسوول صلی الله علیه و آله وسلم ڕوویداوە. هەستا چی بووە ئازیزەکەم بۆ تەگری؟ وەرە بزانم ئەو ترسینیە بڕوانە چەند جوان دەخوێنێ. بنو ئازیزەکەم بنو بنو کوڕە جوانەکەم پش 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 پش. الله أكبر الله أكبر گوێت لێیە؟ أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله این مناڵی بەزۆز تۆ کۆمانت بخۆشە چالێکە بزانە هەموو دەڕۆم بۆ مزگەوت بۆ ئەوەی نوێژ بکەین. چالە پورە بکە دەچێ نوێژ بکات. کچەکەم مەگەر ناتەوێ بۆ نوێژ خوێندن بی بۆ مزگەوت؟ بۆچی؟ بەڵام منداڵەکەم چی لێ بکەم؟ فەقیرە کارێکی نییە بهێنە مزگەوت و لە قوش بنێک ڕاکێشەوە نوێژەکەت بکە. بیرێکی خراپ نییە باشە ئێوە بڕۆن منیش دێم. فەرمووی نا ئێوە فەرموون خراستەکەم نا ئێوە گەورەمانن. الله الله أكبر الله أكبر يا سلام. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم. السلام عليكم. السلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر. سەیرە ئەوە بۆ ڕەسوول الله دووڕەکەتی دوای نوێژەکەیان وا بە پەلە خوێندەوە. بەدڵنیایی ئەم کارەی هۆیەکی بووە. سەیرە ڕەسووڵی خوددا یەکەم جار بوو کە نوێژەکەیان بە خێرایی دەخوان. بەکاردا بووە کەوا نوێژەکەیان بە خێرایی خوێندێتەوە. چییە؟ ئێستا بۆ دەگری خۆدایەکت هاتووە کوڕەکەم. کاتێک لە پەیغەمبەریان پرسیار کرد کە بۆوە بە خێرا نوێژەکەتان تەواو کرد پەیغەمبەر وەڵامێکی جوانیان دایە. ئەبوو حەشام پەیغەمبەر چیان فەرموو؟ فەرموویان کاتێک گریانی منداڵەکەم بیست نوێژەکەم بە خێرا خوێند بۆ وەی دایکی منداڵەکە بتوانێ زوو بڕواتە لای منداڵەکەی و لام هێزی بگرێ و ئارامی کاتەوە. ئەبوو حەشام تۆ کوتت لەو سەرهاتەدا بووی؟ بەڵێ منیش ئەو ڕۆژ لەوێ بووم. زۆر باشە بڵێ بزانم تۆ لەکوێ ئەم بەسەر هاتەدا بووی؟ ئەو منداڵە من بووم. بڕوانن ڕەسووڵی خوددا بۆ گریانی منداڵێک نوێژی جەماعەت بە خێرایی کۆتایی پێدێنێ و ئەو کاتۆ ناچ هەوێ لەبەر خاتری ژن و مناڵەکەت عیبادەتەکانت کەم کەیتەوە. لە پێغەمبەری ئەکرەم گێڕاوەتەوە ئەگەر عیبادەت دەبەش بێ نۆ بەشی کەسبی ڕۆژی حەڵاڵ بۆ خۆی و ژن و منداڵەکەیەتی. خدایە بمبەخشە. ئاها جاسم کوڕەکەمان تۆی دەوێ.
با بڕین کە زۆر کارمان هەیە جاسم. سپاست دەکەم بۆ ئەوەی منت لەو هەڵەدا دەرهێناوە لە هەمووتان سپاس دەکەم. مەگری کوڕم هاتم بڕۆینەوە ماڵێ بڕۆین. ئێوەش خۆ بێکار نین برادەرینە بڕۆن بە کارەکانتان ڕابکەن. با بڕین. دەڕوانان حکایەتێکی شیرینە. پێغەمبەری خوددا لەبەر گریانی من نوێژەکەیان بەخێرا خوێندەوە لەبەر گریانی منداڵێک. ئەو پێغەمبەرێکی میرەبان بوو ئەو هەم بیری لە دنیا دەکردەوە و هەم لە ئاخرەت بەڵام مرۆڤی لەبیر نەدەکرد بە تایبەت منداڵەکان.